سەبارەت بەوەی کە ئەم بەرەبەیانە گوزەری کرد بۆ دەنگدان لەسەر دوایین ئەو مادانەی کە زیاد کران لە یاسای بودجە، بەداخەوە دوو بابەت هەبوو بە نیسبەتی هەمومانەوە گرنگ بوو وەکو فراکسیۆنە کوردستانیەکان و کاریشمان لەسەری کردبوو. یەکەمیان مەسەلەی مامۆستایان و فەرمانبەرانی کورد بوو لە ناوچەکانی دەرەوەی ئیدارەی هەرێم لە کەرکووک و ناوچەکانی تر. بەداخەوە کاتێک سەرۆکی پەرلەمان ئەو بڕگەیەی خوێندەوە لە مادەی 15 بەشێک لەو پەرلەمانتارانە کە زۆر بەلامانەوە سیر بوو چوونە سەر کورسی دانیشتنەکان وەوتیان قوبوڵمان نییە، نابێ بشخوێنرێتەوە، دەنگیشی پێ بدرێت. لە کاتێکە ئەوە یەکێکە لە خاڵەکانی ڕێکەوتنی سیاسی کارنامەی ئەم حکوومەتەی عێراق کە پێکێنراوە و یەکێتی و پارتی تایە بەشدارن. خاڵێکی تر کە گرنگ بوو بەلامانەوە مەسەلەی پاشەکەوت بوو، پاشەکەوتی موچەی چەند ساڵی ڕابردووی فەرمانبەران کوتلە شیعیەکان بە تایبەت لەگەڵ ناوی هەرێمی کوردستان و گەڕانەوەی پاشەکەوت کرا بەبێ ئەوەی بزانن ئەو بڕگە و مادەیە کە داوایەکەین هیچ بارگرانیەک لەسەر حکوومەتی عێراقی دروست ناکە، زۆر بە توندی دژی وەستانەوە. بە جۆرێک دژی وەستانەوە کەوتیان هیچ شتێک بە ناوی هەرێمەوە قوبوڵ ناکەین. لە کاتێکە پێشنیازێکی زۆر باش بوو لە پارەی زیادەی نەوت کە لە سەروی $70 لە 130 دەگەڕێتەوە بۆ فرۆشی نەوتی هەرێمی کوردستانە، دەبێ بگەڕێتەوە بۆ هەرێمی کوردستان. داوامان کرد لەوە لە 112 بۆ پاشەکەوت دابنرێ و بچێتە ناو یاسای بودجە. بەڵام بەداخەوە دوای ئەوەی سەرۆکی پەرلەمان شەرحیشی کرد کە ئەمە قەزەیەکی قانونیە، پارەی زیادەی نەوتی خۆیانە، هەروتیان قبوڵمان نییە. بەڵام هەرخستێ دەنگدانەوە و دەنگی نەیەناجگە لە فراکسیۆنە کوردستانیەکان کەس دەنگی پێنەدا و ڕەت کرایەوە کە ئەمە جێگەی نیگەرانی هەمومانە. هەر شێوازی کۆبوونەوەکە و تێپەڕاندنی بەو بەرەبەیانە و بەو دۆخە نائارام و ناهەموارەی کە لە ناو پەرلەمانە ڕوویدا بەڕاستی ئێستەش ئێمە شۆکین بەوەی کە ئەنجومەنی نوێنەرانی عێراق بەم شێوازە یاسای بودجەی بەم بەرەبەیانە لە زیادکردنی ئەو مادانە تێپەڕان بۆی خەڵکی کوردستان باش بزانێ لە هەرێمی کوردستان موچەکەیان پاشەکەوت کرد، لێرەش کە ویستمان مافەکە بگێڕینەوە بەو دەردەیان برد. زۆر سوپاس. بودجە تەواو بوو، بودجە دیمایک هات، تشتێ باشیە تێدا هەی، بەس گەلە تشتێ مەترسیدار جیە تێدا هەی. جهێ داخەیە بودجە تێپەڕی بشکلێکی و ئەو شکل گەلێکێ نێشرین ڕاستە گەلێکە کنگرێت خۆدا هاتن و هەندێک ئاخفتنێت یەت جوان گوتن، بەس ئەو شێوازێ ئەڤرۆمەدیتی پڕێڤەبرنا بودجێ بڕاستی ئەیکەمین جارە هۆسا بودجە بێتە پڕێڤەبرن و بدیتنا من ئەگەر وەزیرە دارایی وەزیرەکە میهەنی بیتن وێتن تانێل بودجێ خڕێ بدەتنش ئەلیفێ حەتایێ و بزڤڕین تاوی دەقیش حکمەتێ هاتی